بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان کەمێک پێشێستا کۆبوونەوەی دووەمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ فراکسیۆنە کوردەکان و ئەندامانی لیژنەی دارایی کۆتایی هات بە پێی زانیاریەکانی پێیان عەبادی بڕیاریداوە بە پێکهێنانی لیژنێک لەگەڵ نوێنەرانی کورد بۆ مەسەلەی پشکی کورد لە پرۆژە یاسای بودجێ عێراق و پرسی موچەی فەرمانبەران بە میوانداری بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و بەشداربووی کۆبوونەوەکە تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان لە بەغدادەوە گفتوگۆ لەسەر ئەم پرسە دەکەین. فراکسیۆنە کوردیەکان و پەرلەمانتارانی کورد لە بەغداد دوو کۆبوونەوەیان لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ئەنجامدا و تاوتوی کێشەی موچەی فەرمانبەران و پشکی هەرێمیان لە پرۆژە یاسای بودجێی عێراق کرد. کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەیەکی گشتی بوو لەگەڵ سەرجەم پەرلەمانتارانی کورد لە بەغدا و لە هۆڵی دەستوری پەرلەمانی عێراق بە سەرۆکاتی ئارامشێ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. لە ڕاگەیاندراوێکدا نووسینگەی ئارامشێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بڵاوی کردەوە لە کۆبوونەوەکەدا نوێنەرانی کورد لە چەند تەوەرێکدا سەرنجەکانیان چڕ کردەوە کە دیاریترینیان ڕێژەی پشکی هەرێم لە بودجەی عێراق موچەی فەرمانبەران دیاری نەکردنی پشکێکی تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە شایستە داراییەکانی جوتیاران شایستە دارایی و امتیازاتەکانی پێشمەرگە کێشەی ئاوارەکان و دۆخی قەزای خورمات و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان چارەسەرکردنی کێشەی فڕۆکەخانەکان ئەنجامدانی ئاڵوگۆڕ ئیداری لە ناوچە کێشە لەسەرەکان و پرسی پترۆ دۆلار بۆ کەرکووک و گواستنەوەی میلاکی مامۆستایان و کێشەکانی تر. نووسینگەی جێگری سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوەش کردووە لە کۆبوونەوەکەدا سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی ڕێژەی پشکی هەرێم ئەوەی خستۆتە ڕوو ڕێژەی لە ١٧ بە ڕێکەوتنی سیاسی دیاریکرا و ئەو هەوڵی هێنانەدی دادپەروەری دەدات بۆ تەواوی خەڵکی عێراق نەوەک سزادانی هەرێم. سەبارەت بە موچەی فەرمانبەرانیش دڵنیاییدایە نوێنەرانی کورد کە پابەندە بە خەرجکردنی موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم تەئەکیدیشی کرد بە نیاز بوون موچەی 2 بۆ 3 مانگی هەرێم بدەن بەڵام کێشەی گەورەی بەردەمیانەوە بووە نەیانزانیوە لەسەر چ بنەمایەک دابەشی بکەن. وتیشی هەوڵەکانمان لەو چوارچەوە درێژە پێدەدەین و دوای وردبینیکردن فەرمانبەرانی هەرێم هاوشێوەی فەرمانبەرانی تری شارەکانی عێراق موچە لە بەغدادەوە وەردەگرن. لای خۆشیەوە سەلیم شوشکەیی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە ڕایگەاند عەبادی بڕیاری داوە پێشنیازی پەرلەمانتارانی کورد لەبارەی موچەی فەرمانبەران و پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجەدا بەهەند وەربگرێت. سەلیم شوشکەی وتیشی عەبادی بە پەرلەمانتارانی کوردی ڕاگەیاندووە ئەو 250 ملیار دیناری بۆ هەرێمی ناردووە بۆ موچەی فەرمانبەرانە. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراقش لە فراکسیۆنی گۆڕان ڕایگەاند عەبادی پێوتون سوورە لەسەر خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم خەرجکردنەکەش وەستاوەتە سەر وردبینی لستی موچە و بەشێکی زۆرشی تەواو بووە. ئەو پەرلەمانتارە ئاماژە بۆش دەکات سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ پەرلەمانتارانی کورد باسی لەوە کردووە جەماعەت کە مەبەستی حکوومەتی هەرێمە نەوتی کەرکووکیان پێشوەختە فرۆشتووە بۆیە تا ئێستا نەمان ناردۆتە دەرەوە. لەلایەکی ترەوە سەر لە ئێوارەی ئەمڕۆ کۆبوونەوەی دووەم لە نێوان حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان لە بینای سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوەچوو. ئامانج لە کۆبوونەوەی دووەم بە مەبەستی ڕێکەوتنە لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانی کورد لەسەر یاسای بودجە و دەنگدانی لایەنە کوردیەکانە بە پرۆژە یاسای بودجەی عێراق. کۆبوونەوەی نوێنەرانی کورد لە بەغداد لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لە کاتێکدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی شکست خواردووی حکوومەتی هەرێم لە دۆخێکی سەختدا و چاوەڕێی بەغدادن بۆ چارەسەری کێشەی موچە بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی عێراق بەڵێنەکەی خۆی لەبارەی موچەی فەرمانبەرانەوە جێبەجێ نەکردووە. لازلنا حريصين ومصرون على في صرف رواتب الإقليم وكذلك فتح المطارات. اللجان لا زالت تعمل. جارێکی تر سڵاوتان لێبێت کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا سەرڕایەوەی کە بەڕێستان کەمێک پێشێستا لە کۆبوونەوەکە تەواوبوون و ماندووبوون سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ئەو دوو کۆبوونەوەی کە ئەنجامتانداوە کۆبوونەوەی دووەم کەمێک پێشێستا تەواوبوو لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لەسەرچی ڕێکەوتن. بەڵێ بەدای خوای بەخشندە و میهرەبان سڵاو بۆ بەڕێزت و بۆ بینەرانی بەڕێز
طبعا من دوو ڕۆژە لە پەرلەمانە جەوێکی زۆر نەشیت هەیە و سەرۆکوەزیران دوو ڕۆژە دیتە پەرلەمان و دوێنێ لەسەر پێشنیازی بەندە و بەدەنگدانی پەرلەمان بڕیار لەسەرەوە درا کە سەرۆکوەزیران بەتەنیا لەگەڵ پێکهاتەکان کۆبنەوە بکە بۆ ئەوەی لە مزایداتی سیاسی و ئەوانە دەرچێ و بەتەنها لەگەڵ کورد کۆ بێتەوە لەگەڵ سونە بەتەنها و لەگەڵ نوێنەری ئەو پارێزگانی کە نوت بەرهەمێنن بەجیان. ئەمڕۆ طبعا لە قاعدەی دەستوری لە ناو پەرلەمانە ئەمڕۆ ئێمە وەکو نوێنەرانی کورد و فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ سەرۆکوەزیران و تیمی حکومی کۆبووینەوە. طبعا کێشەکان ڕوونە بە شێوەیەکی گشتی ئێمە لەو نۆخاڵەی کە ئاماژەمان پێکردبوو لە پێبینی فراکسیۆنە کوردستانەکان کە پەیوەندی بە پشکی هەرێمی کوردستانەوە هەیە، پەیوەندی بە قوارەی دەستوری هەرێمی کوردستانەوە هەیە وەکو کیانێکی فیدرالی و بودجەی پێشمەرگە، هەروەها مەسئلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و شایستەدارایەکانی فەرمانبەران و زۆربوونی نەفقاتی سیادی بە ڕێژەیەکی بەرچاو و لە کۆبنەوەکەی ئەمڕۆیە چەند بابەتێکی تر هەبوو ئاماژەمان پێکرد. طبعا باسی زۆر باسی هەڵەبجە و بە پارێزگابوونی هەڵەبجەمان کرد هەم لە کۆبنەوەی پەرلەمان کە ئەمڕۆ ئەنجامان لە نیوەڕۆکەی و ئاوارەش کە نزیکەی ساعات و نوێکی خایەن کۆبنەوەکەمان. و طبعا هەروەها باسی مەسئلەی کەرکووک و داگیرکردنی زۆرێک لە شوێنە گشتەکان لەلایەن هێزە چەکدارەکانەوە و بەرپرسکردنی ئازادی لەو شارەیە و لەگەڵ ئەوەشا باسی دروستخورماتومان کرد کە ڕوبەڕووی پاکتاوی نەژادی بۆتەوە و خەڵکەکەی دەربەدەر کراوە و پێویستە هەموو خەڵکانە بگەڕێن شوێنی خۆیان قەرەبوش بکرێنەوە. تاکیدی کردەوە کە مەسئلەی گەڕانەوە و قەرەبووکردنەوە ئەمە ئەکرێ و لە چوارچێوەی هەموو عێراقا لەبەرەوەی زۆر شوێنی تریشێ پێویستی بە قەرەبووکردنەوەیە. طبعا ئەو لە کۆبنەوەکەی نیوەڕۆیە زۆربەی ئەندام پەرلەمانە کوردەکان قسەی خۆیان کرد و ئێمە شوک و بەتایبەتی ئەندامانی لیژنەی دارایی کوردەکان زیاتر تەرکیزمان کردە سەر جانبی دارایی ئەوەی کە جێ یعنی ئاماژە پێکردنە لەبەرەوەی زۆر ینی جوتیاران ماوەیەکی زۆر معاناتیان هەیە. زۆر تاکیدمان لەوە کردەوە کە پێویستە شایستەدارایەکانی جوتیاران هەمووی سەرف کرێ چیتر ئەوەندە دوانەکەوێ لەبەرەوەی ینی بە کوردیەکەی بێتام بووە چاڕوانیکردنی جوتیاران بۆ وەرگرتنی شایستەدارایەکانیان. و لە کۆبنەوەی ئەمڕۆیە کە کۆبنەوەیەکی زۆر داخراو بوو و ئێمە چوارەندامە کوردەکەی لیژنەی دارایی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان و جێگری سەرۆکی پەرلەمان ئامادەی بووین. ئەم بابەتانە بەورتر مناقەشەکران هەموو ئەوانەی کە ئێستا ئاماژەم پێکرد مناقەشەی زۆر دووری درێژکرا سەعات و نوێیەک بوو و مناقەشەیەکی زۆر ڕاشکاوانە و زۆر سەریح بەبێ مجاملات و بەبێ هیچ شتێک. زۆر تاکیدمان لە چەند شتێک کردەوە کە گرنگە لە ئایندەیەکی زۆر نزیکە سەرۆکوەزیران ئەمر بکات بە سەرفکردنی موچەی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی لەبەرەوەی تەدقیق لەم دوو وەزارەتە زۆر بە باشی ڕۆیشتووە، ئیشوکارەکانیان هیچ کێشەی تێدا نییە و ئەو پارەی ئەو 250 ملیارەی کە ئێستا لە کوردستانە لە حقیقەتە بۆ موچەیە، یعنی بێ بۆ موچە سەرف بکرێت. تەنها ئەمری سەرۆکوەزیرانی عێراق ماوە کە ئیطلاق بکرێت. داوامان لێ کرد کە بەلای کەمی 2 موچە بۆ ئەم دوو وزارەتە سەرف کرێت. چاڕوانی تقریری لیژنەی بەدوادە ئەو لیژنەیە کە ئەو لیژنە تدقیقی نێوان هەرێم و بەغدا طبعا لیژنەکان راپۆرتی زۆر ئامادە کردەوە بە پێی معلوماتەکانی من ومێ دەکەین لە ئایندەیەکی زۆر نزیکە مەسئلەی ئیطلاقی موچەی ئەم دوو وزارەتە بەڵێ کاک مەسعود بەڵێ دواتر قسە لەسەر تەوەرەکانی تر دەکەین بەڵام سەبارەت بە موچەی و دوو وەزارەتە یعنی چ بەڵێنێک وەرگیرا کە بەم زوانە موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی دابەش بکرێ
واگەر دابش بکرێت موچەی مانگی چەندە ینی موچەی مانگی 12 و وڵی نەچێنەوە تەفاسیلە باسی مانگی چەند چی ئەوانە بکەین ئەوەی کە گرنگە ئێمە هەموو وەکو فراکسیۆنە کوردیەکان داوامان کرد کە وەکو مبادرەیەک بۆ ئەوەی کە سەرۆکوەزیران لەبەرەوەی تاکیدی کردو نەک تەنها ئەم دوو وزارەتە من بڕیارم داوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی سەرف بکەن بڕیارم داوە بەڵام پێویستیشی بەوە هەیە کە لیستی موچەخۆران تەدقیق بکرێت پێویستی بەوە هەیە کە تاکید بکەینەوە ئایا بندیواری هەیە یان نییە ئایا دوو موچەی تێدایە یان نییە ئەمانە هەمووی پێویستی بە تەدقیقکردنەیە بەڵام وەکو بڕیار وەکو سەرۆکوەزیرانی ئیتیحادی بڕیاری ئەوەی داوە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی سەرف بکرێ ئەبێ لیجان ئیشی خۆی بکە ئەم لیجانانە تەوسیع بکرێت بەڵێ بۆ مەسەلەی موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی هیچ وادەیەکی دانا بۆ نمونە بڵێ لە وادەیەکی زۆر نزیکدا موچەکە سەرف بکرێت خۆت باس لەوەکە کە کارەکانی لێژنەی وردبینی ئەو دوو وەزارەتە بە باشی بەڕێوە دەچێت هیچ ئایندەیەکی نزیکی دانا بۆ نمونە لە ڕووی زەمەنیەوە کە موچەی فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی و پەروەردە کە ئێستا لە قۆناغی کۆتایی دەوریە سەرف بکرێت کە خۆی وەزیری داراییشە بە وەکالەت عەبادی راپۆرت بەرز کراوەتەوە بۆ سەرۆکوەزیران و ئێمە تەسەورەکەین لە ماوەی هەفتەیەکتا 10 ڕۆژی ترە راپۆرتێکی کەش بەرز بکرێتەوە بۆ سەرۆکوەزیران و راپۆرتەکان بەپێی معلوماتی من ئیجابین و ئەو دوو راپۆرتە با بڵێن قەناعات لای سەرۆکوەزیران دروست دەکات کە چکە خۆی ینی تاکیدی کردەوە کە تا ئێستا ئیشوکارەکان زۆر بەباشی ئەزانێ بەباشی ڕۆیشتووە دەسیقێکی زۆر باشێ لە نێوان هەرێم و ئەو لیژنەی حکوومەتی بەغدا بە نسبەت تەدقیقکردنەوە و ئەو عیناتانەی کە وەریان گرتووە هیچ کێشەیەکی تێدا نەبووە تا ئێستا بەڵام ئەم حکوومەتە ینی لەگەڵ راپۆرت و شتی ڕسمیە تەعاملەکە ئەگەر لە ماوەی هەفتەیەکتا 10 ڕۆژی ترە راپۆرتی دووەم ئامادە بکرێ و بگاتە سەر چەند زوو راپۆرتی دووەم ئامادە بکرێت یعنی ئەمە پەیامێکە بۆ ئەو بەڕێزانەی کە نوێنەری هەرێمی کوردستانن لە لیژنەکانە هەوڵێکی زۆر جددی بدەن بۆ ئەوەی راپۆرتەکان زۆر بە زووی ئامادە بکرێت چەند زووتر ئامادە بکرێت مەسئلەی ئەمر بە سەرف زووترە بێ بۆ هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی بەڵام کاک مەسعود بۆی لای بینەران ڕوون بێ وادە هیچ وادەیەک دانرا ینی بۆ ئایندەیەکی زۆر نزیک ئەو بەڵێنتان وەرگرت کە عەبادی لایەنی کە موچەی دوو وەزارەتە بنێرێت یاخود بەڕێز وتت داواتان کردووە کە دوو موچە بەیەکەوە بنێرێت ڕەزامەندی لەسەرەوە دەربڕیوە ئەستعدادی هەیە چاوەڕوانی ئەو راپۆرتەکە کە ئاماژەم پێکرد ئێمە ئومێ دەکەین لە ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ئەو راپۆرتی کە منە ئێڵێم ئامادە بکرێ و لە دوای بینینی راپۆرتەکە تەسەورەکەم ئەمر بەسەر بکەم بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە باس لەوە دەکرێت کە لە دوایین کۆبوونەوەی ئەمڕۆتان باس لە پێکێنانی لیژنەیەک کراوە لە نوێنەرانی کورد لەگەڵ وەزارەتی دارایی عێراق ئەم لیژنەیە ئایا پێک دەێنرێ و ئیشوکارەکانی چی دەبێ و چی سوودێکی دەبێت بۆ خێراترکردنی مەسەلەی چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێم و هاوڵاتیان بەڵێ مقتەرەحات زۆر هەبوو طبعا ئێمە پێش ئەوەی بچینە کۆبوونەوەی سەرۆکوەزیران وەکو ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی و سەرۆک فراکسیۆنەکان لەگەڵ جێگیری سەرۆک پەرلەمان کۆبوونەوەمان کرد و تەوزیعی ئەدوارمان کرد تا ڕادەیەک بۆ چەند ئۆپشنێکمان دراسە کرد لە نەتیجە و مناقەشانەی کە هەبوو یەکێک لەوانە مەسەلەن من اقتراحیەوە کرد کە چەندین اقتراحی تر هەبوو ماوەسا ئەحمەد هەندێک اقتراحی کرد برادرانی تر هەندێک اقتراحیان کرد ئەو اقتراحی کە بە من ڕاست پێدرا بوو داوا بکەین لیژنەیەکی فەنی دروست بکرێت لە نێوان نوێنەرانی کورد لە لیژنەی دارایی لەگەڵ تیمی حکومی کە وەکیل وەزیری دارایی و تەخطیط و مدیری موازنە و شتەکانی ترینا و وەزارەت بۆ ئەوەی مناقەشەی پشتی کورد بکەیت لە پرۆژە یاسای بودجێ 2018
و ئینشاڵە لە هەفتەی داهاتووەوە بە هەوڵەدەین تەنسیق بکەین بۆ ڕێکخستنی ئەو کۆبوونەوەیە و ئەکید ئێمە شوک و کورد ینی خۆمان ئامادە کردووە و جانبە فەرنیەکەی لەگەڵ وەزارەتە مناقەشەکەین وەزارەتی دارایی اتحادی و دوای ئەوە راپۆرتێک بەرزەکەینەوە بۆ سەرۆکوەزیران و مناقەشەی هەندی وردەکاری جناوانەیە بکەین لەگەڵ سەرۆکوەزیران چکە بەشێک لەم کێشانە ممکنە فەنیین معالەجە بکرێ ئەگەر تەنها تەماشای جانبە سیاسیەکەی بکەی هیچ کاتێک بە حەل ناگەی ئەوەی کە بەلامەنەوە گرنگە خەڵکی هەرێمی کوردستان لە 2018 لە کاتی خۆیان موچەوەرگرێ حکوومەتی یاخود هەرێمی کوردستان بەگشتی و حکوومەتی هەرێم و هەموو مؤسساتی هەرێمی کوردستان و پەرلەمان و دامودەستگاکانی تر لە قەیرانی دارایی ڕزگاریان ببێ و پرۆژە بەگەڕ بکرێتەوە بازار بژانە بخۆی ببینێ و هەموو کەسێکی زانێ ئەگەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بدرێ بژانەوەیەکی زۆر باشە بێ لە بازاڕە ئامانجی ئێمە ئەوەیە بۆ ساڵی 2018. بەڵێ بە دیاریکراوی زۆر ناڕوونیە کە بوو لەسەر 250 ملیار دیناری کە عێراق ناردوێتی بۆ لەقی هەولێری بانکی ناوەندی عێراق. ئەمڕۆ بە تەواتی ئەم پرسە لەگەڵ سەرۆکوەزیرانتان ساغ کردەوە کە ئەمە بۆ موچەیەوە بۆ موچەی چی وەزارەتێکە ئایا دەسەڵاتی سەرفکردنەکەشی لای کێیە و بڕەپارەیە؟ لای سەرۆکوەزیرانی عێراق لەبەرەوە خۆی وەزیری مالیە اتحادیە بە وکالەت و پارەی بانکی مرکزیش ینی ئەگەر مەسەن لەسەر حسابی حکوومەتی هەرێم بێ ئەکید بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم. بەڵێ ینی ئەمڕۆ باسی کرد کە موچەی کام وەزارەتێ ئەو بڕەپارەی یاخو باسی لێوە کرد؟ هەر پارەیەک بۆ هەرێمی کوردستان بنێردرێت بەجێ ئەساسی لەمجار بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی. بەڵێ بە سەبارەت بە موچەی کە بەڕێز وتت ئەو تەکیدی لەوە کردەوە کە موچە بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرێت بەڵام لە ئێستادا وردبینی سەرجەم وەزارەتەکانی دەست پێ کردووە بەڵام وردبینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆشی تێدا نییە. پرسیارتان لێ نەکردەوە کارەکەی چیە کە بۆچی بۆ ئەم دوو وەزارەتەش لیژنە پێکنەهێنراوە بۆ وردبینی؟ وەزارەتی پێشمەرگە بەپێی یاسای بودجە نەسێک هەیە کە بەپێی ڕێژەی دانیشتووان بەچێک لە نەفەقاتی هێزی پیادەی عێراقی دەرخانەکرێ بۆ پێشمەرگە تقریباً ئەگەر بۆ معدل حسابی بکەین تەمەن 6 مانگی یەکەمی ساڵی 2015 عێراق ئەو پارەیە دا بە پێشمەرگە مانگانە 35 بۆ 38 ملیار دینار بوو و ئەگەر مەسئلەی موازنە تێپەڕێ و ڕێککەوین لەسەری ئێمە ڕازی بین پێی وەکو کورد بەپێی ئەو داواکاریانەی کە هەمانە ئەو کات دەبێت بۆ هێز پێشمەرگەی کوردستانیش ئەو مەبلەغە دیاری بکرێوەکو لە ساڵانی ڕابردوو هەیە بەڵام تەنها نابێ ئەم جارە نەسبێ پێویست بەوا کات کە جێبەجێشی بکات تەنها وعود نەبێ و نەسێک نەبێت لە قانونی موازنەیان. بەڵێ ینی باز لەوە نەکرا کەی لیژنەش بۆ نمونە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ وەزارەتی پێشمەرگە پێکبێنرا یاخود ئەوە لە چوارچێوەی یاسای بودجە بەتایبەتی مەسەلەی پێشمەرگە چارەسەر دەکرێت؟ بەنسبەت پێشمەرگە لە چوارچێوەی یاسای بودجە و ئەوەی قسەی کە لە 2014 حکوومەتی هەرێم لەگەڵ عێراق ئیتفاقی لەسەر کردووە هەر بەو شێوەیە ئەمێنێتەوە بەڵام جێبەجێکردنەکەی گرنگە. وەزارەتی ناوخۆ بەشێک لە هێزەکانی وەزارەتی ناوخۆ بەوەی جوازات و جنسی و ئەوانەی تر سەر بە حکوومەتی اتحادین ئێمە طبعاً لە ماوەی ڕابردووە زۆر تاکیدیان لەوە کردەوە منتەسیبینەکانی وەزارە لە هەرێمی کوردستان کە موچەکانیان دواکەوتەوە 3-4 مانگە تاکیدی کردەوە کە موچە و 4 مانگەیان بۆ سەرف کراوە مانگی 9 10 11 و 12 2017 و بڕوا ناکەمی تر موچەکانیان دوا بکەوێت تەسەوڕێکەوە علاقەی بە مەسئلەی استفتا و ئەو شتانەوە هەبوو ینی بە شێوەیەکی گشتی جەوی عامی کۆبوونەوەکە باش بوو بەڵام گرنگە لەسەر ئەرزی واقع ئێمە لیژنە فەنیە کە
کۆبوونەوەکانەکەین بگەینە نەتیجەیەکی باش ئەگەرنا ڕازی نابین بە موازنەکەەوە بەشداری ناکەین. بەڵێ زۆر باشە بەس ڕەنگە خەڵک ئێستا تووشی جۆرێک لە بێومێدی بێ چکە خۆت دەزانین دەمێکە سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت موچە دەنێرم و پابەندم بە خەرجکردنیەوە ئەم جارە پێ دوایە جددیەتی پێوە دیار بۆ سەرفکردنی موچەکە بەم زوانە جیاواز بوو لە جارەکانی ڕابردوو چکە دەمێکە باس لەم مەسەلەی دەکا بەڵام تاکو ئێستا بەکردارنی چوتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ هۆڵەندی قسەیەکی جوانی هەیە لە ژیان مەڵێ یەکەم جار ببینە ئەو جا باوەڕ بکە ئێمە پێویستە بەوە هەیە بۆ ئەمڕۆ زۆر تاکیدمان لێ کرد وتمان بۆ دەربڕینی نیەت باشیەک لە بەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان زۆر چاوی لەم کۆبنەوەیە بۆ دەربڕینی نیەت باشیەک ببرم زۆر ماندوم بۆ دەربڕینی نیەت باشیەک پێویست دەکات دوو موچە سێ موچە سەرف بکەیت بەلای کەمی دوو موچە بۆ وزارەتی پەروەردە و تەندروستی ینی ئاماژەی بەوە کرد کە ئەگەر ئەو راپۆرتەی بەدەست گەیشت ئیشاراتی باشتان پێگا و خەبەری باشە بیستن چاڕۆ ئەم ڕۆژە چاڕوانەکەین ئەگەرنا ئەو کاتە بێگومان هەموو ئەم قسانە دەبێتە جێگومان و ئێمەش ینی بە ئاسانی نایڵێن موازنە تێپەڕێ ئەگەر مەسئلەی موچە مەسئلەی پێشمەرگە شایستە دارایەکانی هەرێم بە شێوەیەکی گشتی بەڕوونی لە چوارچێوەی یاساکە جێ نەکرابێتەوە دەنگ بە موازنە نابێت. بەڵێ بەس لە کۆبنەوەکی ئەمڕۆ لەسەرەوە ڕێکەوتن بۆ مەسەلەی بودجە بۆ نمونە بە شێوەیە کە شەمەی داهات و جارێکی تر پەرلەمانی عێراق لەسەری کۆ دەبێتەوە ئێوە دەنگی پێ بدەن بۆ نمونە مەرجەکانتان چی ئێستا بۆی کە فراکسیۆنە کوردیەکان دەنگ بە بودجە بدەن بە پرۆژەی یاسای بودجە بدەن. ئێمە لەبەرەوەی ئێستا لیژنەی فەنیمان دروست کردووە طبعاً تا ئەم لیژنە فەنیە نەگاتە ئەنجام و ئەنجامەکەشی دەبێ حکوومەت و مەجلیسی وزەرا بە کتابی ڕسمی بینێرێتەوە بۆ پەرلەمان نە بەشداری خوێندنەوەی دۆمەکەین نەڕازیە بین پرۆژە یاسای بودجە زیاتر بڕوا لەمەی کە ئێستا هەیە و نە لە ناو لیژنەی مالیەشە ئامادە بین مناقەشە بکەین پێویستە پرۆژە یاسای بودجە لێرەیە بۆستێ تاوەکو ئەم لیژنە فەنیە ئێمە کە لەگەڵ حکومەت تەشکیلمان کردووە لەسەر جانبە فەنیەکەی لەسەر پشکی هەرێم لەسەر بودجەی هەرێم چەندێک بێ لەسەر موچەی فەرمانبەران کە لەناو پرۆژە یاساکە زۆر کەم کراوەتەوە بەراورد بە ساڵی 2017 و 16 و 15 لەسەر ئەمانە هەموو ڕێک نەکەوین بەشداری هیچ شتێکی بودجە ناکەین. بەڵێ سپاس دەکەین ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
بەڵێ جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک مەسعود ئەگەر بڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەڕێستان باستان لە پارەی گەرمی جوتیاران کە وەدەمێکە خەریکی مەسەلەی کارکردن بۆ مەسەلەی پارەی گەرمی جوتیاران ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا هیچ بڕیارێکی لەبارەوە درا پارەی گەرمی جوتیاران؟ بەڵێ ئێمە هەمومان هەم سەرۆک فراکسیۆنەکان و هەم جێگری سەرۆک پەرلەمان و هەم دارایی کە زۆر متابعەمان کردووە و من خۆم لە زاخۆ تاوەکو کفری و کەلار چی جوتیارێک تەلەفۆنم بۆکە خۆشحاڵیەوە و طبعا زۆر تاکیدمان لە مەسەلەی شایستە داراییەکانی جوتیاران کرد کە جوتیاران دەمێکە معاناتیان هەیە و دەمێکە وەستاون و بڕیار دراوە کە تەنها لە 17 سەرف کریا خۆ ئەگەر هەرێم کوردستان بۆ نمونە حەقی 500,000 تن گەرمی هەبی تەسلیم کرێت ئەگەر ساڵێک 600 تەسلیم کرابێ ئەو 100,000 بە نرخی بازار تەقدیر بکرێت. ئەین تاکیدی کردەوە کە مصرە لەسەرەوە مەبدایی و هەرچی پارە هەیە سەرف کراوە و لە وەزارەتی بازرگانیە و بە دوواداچوونەکە لەگەڵ وەزیر حتا تەلەفۆنی کردبووە قیل ناکۆبنەوەکە بووین دیارە وەزیری بەردەست نەبوونی دوای قسەی لەگەڵ بکە وزا پارەکە لەوەیە ئێمە ئیترە بێ بە دوواداچوون بکەین و ئێمە لە برێ سەو لیژنەفەریشمانێ محاولەکەین لە ڕێگای وەزارەتی داراییەوە متابعی ورتر و زیاتر بکەین بۆی بزانین ئەم پارێ بۆ ئەوەندە دواکەوتووە و تا ئێستا سەرف نەکرا و کێشەکانی چییە ئەو کات بۆ جوتیاران قساکەین و پارەکەش چەندێک بێ کە سەرفەکرێ بۆ خەڵکی ڕوونەکەینەوە چەندێکە و بە دەقیقی باسێکن بە خەڵکی ینی هەموو جووتێکمان کردووە ئەو باسی ئەوەی کرد کە گەنمی تر هێنراوە و هی وڵاتانی تر و پێمانوت کە خەڵکێکی زۆر هەیە پارەی وەرگرتووە بۆ نمونەی ساڵانی 2014 یا 16 پارەی وەرگرتووە بەڵام جوتیاریش هەیە فعلا جوتیارە نە تاجرە نە گەندەڵی کردووە ئەوانەی کە ممکنە تاجر بن یاخود گەندەڵیان کردبێت ئەوانە خاوەندە سەڵات بوونەوە پارەی خۆیان وەرگرتووە خەڵکە فەقیر و ژارەکە ماوەتەوە ئەمانە بن بە قوربانی گرنگە زوڵم لەم خەڵکانە نەکرێت متابعەی زیاتری یەکەین ئەگەر ئەو پارەیە کە ئێمە ئەیزانین 736 ملیارد دینارە ئەگەر هەمووی تەخسیس کرابێ ئەو کاتە پێویست ناکە هیچ لە جوتیاران ببڕن بەڵام ئەگەر لەوە کەمتر تەخسیس کرابێ و تەحویل کرابێ بە وزارەی بازرگانی ئەوە بەڕاستی کێشەیە. بەڵێ ئەی سەبارەت بۆی کە بەڕێزت باسەلەوە پرسێکی تا مەسەلەی پارێزگای هەڵەبجە بوو کە وەکو پارێزگار لە پرۆژە یاسای بودجە وەکو پارێزگا مامەڵەی گەڵ نەکراوە عەبادی بەڵێنیدا ئەم کێشەیە چارەسەر بکات بۆ پارێزگای هەڵەبجە و بودجەیەکی تایبەتشی بۆ دابنرێ و بۆ کوچۆن بۆ سلێمانی و بۆ هەولێریش دادەنرێت لەگەڵ دۆک؟ بەڵێ بەنسبەت هەڵەبجە ئێمە تاکیدمان لێ کردەوە کە هەڵەبجە هەم لە هەرێمی کوردستان بڕیا لەسەر بە پارێزگابوونی دراوە و هەم ئێمە لە ناو پەرلەمان لە یاسای بودجەیە لە 2015 وەکو پارێزگای هەڵەبجە ئاماژەمان پێی کردووە ینی کامەیتر مادام بووە بە قانون و پەرلەمان تەشریعی کردووە پێویستە حکوومەتی عێراقی تر وەکو پارێزگایەک تەعامل لەگەڵ هەڵەبجە بکات. مناقەشەیەکی زۆرمان کرد حتا گلەیەوەمان لێ کرد کە لە ساڵانی ڕابردوو زۆر جاریم وەکو ئەندامە کوردەکانی لەژێی دارایی پارەمان تەخسیس کردووە بۆ هەڵەبجە حکوومەت تانەی لێداوە و پارەکەی لا بردووە مەبلەغەکانیش زۆر ڕەمزی بوونە و ئەم جارە تاکیدی کردەوە کە تەسەورە حکوومەت ئەم جارە خۆی مەبلەغێکی ڕەمزی بۆ هەڵەبجە تەخسیس بکە و ئێمەش تاکیدمان کردەوە کە لە یاسای بودجەی 2015 و 16 و 17 وەکو پارێزگای هەڵەبجە ناوی هاتووە پێویستە کات حکوومەتی عێراقی وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵ بکە ئەمە بابەتێکی قانونیە پێویستی بە دوواداچوون و تەنسیق و ئەوانەی زیاتر هەیە ئەکید لە ماوەی داهاتووە بەتایبەتی ئێستام لیژنە فەنیەمان هەیە لەگەڵ حکوومەتە هەوڵەدەین ئەم بابەتەشێک لای بکەینەوە و لەم موازنەشە ئاماژەی پێ بکەین وەکو پارێزگای هەڵەبجە دوایەوەی تر ئیشی تری لەسەر بکەین و لەناو پەرلەمانە لەبەرەوەی
ئەوەی کە سەرۆکوەزیران ئاماژەی پێکرد لە سەڵاحیاتی پەرلەمانی عێراقا بە قانونێکی خاص دەربکات لەو قانونەیە ئاماژە بۆ بکرێ کە هەڵەبجە پارێزگایە. ئەمە جانبێکی قانونی هەیە و پێویستی بە ئیشکردنی زیاتر هەیە. بەڵێ سپاس دەکەم. دوو پرسیاری ترمان ماوە لەبەرەوەی کە بەڕێستان ماندوون زیاتر کاتان ناگرین بە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە موچەی فەرمانبەران لە داهاتوودا ئایا دەبەسترێتەوە بە مەسلەی ڕێکەوتن لەسەر فڕۆکەخانەکان و نەوت و خاڵە سنووریەکان؟ مەسئلەی موچە پەیوەندی بە فڕۆکەخانەکان وانە نییە. لە فڕۆکەخانەکان ئێمە مناقەشەمان کرد و ئەوەی کە باسی کرد لیژنە فەرمیەکان راپۆرتی زۆر باشیان ئامادە کردووە. یەک دوو خاڵ هەیە پێویستی بە مناقەشەی زیاتر هەیە لە نێوان هەرێم و بەغداد، ئەوانش ممکنە معالەجە بکرێت. دوای معالەجەکردنی ئەوانە تەسەورەکەم مەتارات بکرێتەوە. طبعاً چەندێ وەختێوێ من ناتوانم تەقدیریەوە بکەمەوە، لای ئیشوکاری لیژنەکانە بێ و ئەم وڵاتەش بیرۆکراتیەتی زۆر تیا لە ئیشکردنە. موچە هیچ پەیوەندی بە ڕێکەوتنی مەتارات وانەوە نییە ئەوەی ئۆکۆی ئاماژەی پێکرد. بەڵایی نەوت هیچ پەیوەندێکی پێوە یاخود پچکە باز دەکە ئێستا حکوومەت هێرێم دەڵێت دەبێت عێراق قەرزەکانی بۆ بداتەوە کە نزیکەی زیاتر لە 20 میلیارد دۆلارە اینجا نەوتەکەی تەسلیم دەکات. ئەمە ناوێت بە گرفت بۆ مەسلەی موچەی فەرمانبەرە؟ باسی ئەو بابەتە نەکرا. ینی ئەوەی ئاماژەمان پێکرد گرنگە نەوتی کەرکووک لە ڕێگای هەرێمی کوردستانەوە هەناردە بکرێ و تاکیدی کردەوە کە فعلن وایە لەبەرەوەی نەوتی کەرکووک نزیکەی ساڵانە 5 میلیارد دۆلار داهاتە گەڕێنێتەوە بۆ خەزینەی دەوڵەت. گرفتی تێدایە وەکەوەی باس ئەو جەنابەت باسیەکەی کە فرۆشا بێ و پارەی وەرگیرا بێ و وەکو قەرز و ئەمانە بەڕاستی نەچوونەوە تەفسیلانەوە، یعنی مەجالی ئەو تەفسیلاتانە نەبوو. زۆرتر تاکید لەسەر موچە کرایەوە و دۆسیەی نەوت دۆسیەیەک باس نەکرا لە کۆبنەوەکەیە. بەڵێ دوا پرسیارم سەبارەت بەوەی کە چیتان هەیە بۆ فەرمانبەران و هاوڵاتیان وە پێتان وایە لە داهاتوودا لەسەر مەسەلەی پشکی هەرێمیش زیاد بکرێ و کورد دەنگ بە پرۆژە یاسای بودجە بدات؟ سوپاس دەکەین. بەڵێ من تەسەورەکەم لە ئایندەی زۆر نزیکە موچەی هەر وەزارەتی پەروەردە و تەندروستی سەرف بکرێت بە پێی معلوماتانە و ئیش لەسەر وەزاراتی تری شەکرێت. بابەتی موچە بابەتێکی گرنگە و سەرۆکوەزیران خۆی تاکیدی لێکردەوە. زۆر بەلایەوە گرنگە و مەبەستە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی بدا، پێشمەرگەش و ئاماژەم پێکرد لە موازنەیان جێ بکرێتەوە ئەمێنێتەوە وەزارەتی ناوخۆ. هەرێمی کوردستان خۆی توانێت وەزارەتی ناوخۆ دابین بکە، بەڵام وەزارەتە مەدەنیەکان با بڵێن حکوومەتی عێراقی وەکو لەسەر زاری سەرۆکوەزیرانەوەم قسەکەم تاکیدی کردەوە کە مصڕە لەسەر و بڕیاری داوا لەسەر پێدانی موچەی فەرمانبەرانی وەزارەتە مەدەنیەکان بەتەحدید. بەڵێ پشکەکەش زیاد دەکات لە 170 پێشبینی دەکات؟ ئەوە بیانی ئێمە پێویست ناکە باسی پشتوانە بکەین. ئێمە فکرێکمان تەرح کردووە کە پێویست ناکە بۆ ئیعلان بێ، فکرەکە مەقبولە و ئیشی لەسەرەکەین، تەسەورەکەم بگەینە نەتیجەش. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی و بەشداربووی کۆبوونەوەکەی عەبادی و فراکسیۆنە کودەکان کە لە بەغدادەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران و تابەررانیشتە خواتانە.